دەدەبینی کۆمەڵێک حیسابیان لەگەڵدا ناکرێت هەر کە ئەوەندە زندوو کرایەوە لە ناو گۆڕەکەی کە ئەچێتە ئەرضی مەحشەر لە گۆڕەپانی مەحشەردا یەکسەر بەرەو ناو بەهەشت ناڕەحەتیەکانی ڕۆژی قیامەت نابینێت. ئەمانە کێن؟ ئەمانە لە ئومەتی محەممەد صلى الله عليه وسلم پێغەمبەر و پەیامبەر نین. لە ئومەتی محەممەد صلى الله عليه وسلم ژمارەیان چەندێکە؟ 4 ملیار و 900 ملیۆن کەسە. طبعا ئومەتی محەممەد صلى الله عليه وسلم لە 4 ملیار زیاترە لە سەردەمی پێغەمبەری خواوە عليه الصلاة والسلام تاوەکو ڕۆژی قیامەت بێگومان لە 4 ملیار زیاترە. بەڵام 4 ملیار و 900 ملیۆن کەس لە ئومەتی محەممەد صلى الله عليه وسلم دەچنە ناو بەهەشت بەبێ حیساب و کتاب. هەر ئەوەندە زیندوو کرایەوە لە ئەرضی مەحشەرەوە یەکسەر بەرەو ناو بەهەشت. ئەمانە کێن؟ پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام دەفەرمێت وجوههم كالقمر ليلة البدر لا يحاسبون. كاتێک زیندوو دەکرێنەوە دەموچاویان وەکو مانگ دەدرەوشێتەوە یەکسەر بۆ ناو بەهەشتا دەچن. صفاتیان چییە؟ ئەمانە چ کردەوەیەکیان کردووە؟ 4 صفاتیان تێدا هەیە. ئەمڕۆ ئەگەر ئەم 4 صفەتە لە تۆدا هەبێت سپاس و ستایشی خواکە تۆ لەو کەسانە دەبیت ئینشاء الله کە دەچیتە ناو بەهەشت بەبێ حیساب و کتاب. ئەم حەدیثەی کە باسی دەکەم لە صحیحی بوخاری و مسلم داهاتووە. لە صحیحی بوخاری هاتووە بە ژمارە 5705 و لە صحیحی مسلم داهاتووە بە ژمارە 220. پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام دەفەرمێت عرضت علي الأمم فرأيت النبي ومعه الرهط والنبي ومعه الرجل والرجلان والنبي ليس معه أحد. ئومەتەکانم پێ نیشاندرا. طبعا ئەمە لە ئەخباری غەیبە خی گەورە بە پێغەمبەرمان نیشانی ئەدا عليه الصلاة والسلام. فەرمووی خی گەورە ئومەتەکانی پێم نیشاندا. پێغەمبەری وان بینی لە 10 کەسی کەمتری لەگەڵا بوو واتە 10 کەس کەمتر باوەڕیان پێهێنا بوو و پێغەمبەری وام دەبینی نەفەرێک 2 نەفەر باوەڕی پێهێنا بوو و پێغەمبەری وام دەبینی هیچ کەسێک لەگەڵیدا نەبوو واتە کەس باوەڕی پێ نەهێنا بوو. ئایا ئەمە ئەوە دەگەیەنێت کە ئەو پێغەمبەرە کەم و کوڕی هەبوو بێت لە بانگەوازەکەی؟ نەخێر، بەڵام ئەو خەڵکی ئەو سەردەمە کە لە ڕق و عیناد بوونە. پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام دەفەرمێت إذ رفع لي سواد عظيم فظننت أنهم أمتي فقيل هذا موسى وقومه. ئەڵێ ڕەشاییەکی زۆر گەورەم بینی وامزانی ئەمە ئومەتەکەمە. پێمیان وت ئەمە ئومەتی موسایە، ئەمە موسا و قەومەکەیەتی، واتە ئەو کەسانی کەوا لەسەر پەیامی ڕاستەقینەی موسا بوونە سەلامی خوای گەورەی لێبێت. ئەڵێ فەنەظەرت فەئیذا سەواد عەظیم. ئەڵێ سەیرم کرد ڕەشاییەکی زۆر گەورەم بینی. پێمیان وت هذا أمتك ومعهم 70,000 يدخلون الجنة بلا حساب ولا عذاب. ئەمە ئومەتەکەی تۆیە دەچێتە ناو بەهەشت و 70,000یان لەگەڵدایە بەبێ حیساب و کتاب دەچنە ناو بەهەشت. لە مسنەدی ئیمامی ئەحمەدی کوڕی حەنبەلە هاتووە دەفەرمێت ئەو 70,000 هەر نەفەرێک 70,000 ڕادەکێشێت بەبێ حیساب و کتاب واتە 70,000 کەڕەت 70,000 دەکاتە 4 ملیۆن و 900 ملیۆن کەس لە ئومەتی محەممەد صلى الله عليه وسلم دەچنە ناو بەهەشت بەبێ حیساب و کتاب. طبعا دەبێ ئیماندار بن، دەبێ فەرزەکانی جێبەجێ کردبێت، بەڵام کە فەرزەکانی جێبەجێ کردو ئەم 4 صفەتەی دەبێت تێدا هەبێت. پێغەمبەر عليه الصلاة والسلام ئەم قسەی فەرموو سەحابەکان دانیشتبوون ڕۆشتە ماڵی خۆی. سەحابەکان لە نێوانی خۆیان قسەیان کردیان دەبێت ئەمانە کێ بن. هەندێکی وتی ئەمانە دیارە شرکیان ئەنجام نەداوە واتە بە مسلمانی لەدایک بوونە. هەندێکی وتیان شتێ دیکەیان وت. پێغەمبەر عليه الصلاة والسلام بۆیان گەڕایەوە پەیانی فەرموو ئەو 70,000 کەوا هەر نەفەرێک 70,000 لەگەڵ خۆی ڕاکێشێ صفاتیان چییە؟ هم الذين لا يسترقون. لا يسترقون يعني چی؟ ئەمانە داوا لە کەس ناکەن ڕوقیەیان بەسەردا بخوێنێت کە چیش ڕوقیەکردن لە شەرعە جائزە. یعنی تۆ داوا لە کەسێک بکەی بڵێ وەرە قورئانم بەسەردا بخوێنە ئەوە لە شەرعە ڕێپێدراوە. بەڵام ئەم جۆرە کەسانی کەوا داوای ڕوقیە ناکەن ئەوەندە متمانەیان بەخوا هەیە ئەوەندە پشت بە خودا دەبەستن داوای ئەوەش ناکەن.
داوای ئەو سەبەبەش ناکەن، ئەوەندە متمانەیان بەخوا بەهێزە، ئەوەندە تەوەکولیان بەخوای گەورە بەهێزە، داوای ئەوەش ناکەن. لا یەستەرقون، داوا لە کەس ناکەن قورئانیان بەسەردا بخوێنێت. دەی برای بەڕێزم، ئەگەر پێشتر داوات لە یەکێ کردووە کە قورئانت بەسەرا بخوێنێت، لەمڕۆوە کە زانین مەیڵە بۆ ئەوەی لەو کۆمەڵە خەڵکە بیت کە دەچنە ناو بەهەشتا بەبێ حیساب و کتاب. داوا لە کەس مەکە کە قورئانت بەسەردا بخوێنێت. ئەمما کەسێک خۆی دێ بەبێ ئەوەی تۆ داواکەی بەسەر تا دەخوێنێت، ئەوە هیچی تیا بەسەر نییە، لەو کۆمەڵەش دەرناچی. بەڵام تۆ داوا مەکە. بەداخەوە بابەتی ڕوقیە ئێستاکە بازرگانی پێوە دەکرێت. جاری وا هەیە کەسانێک کردوێنێتە تیجارەتێک و مەسلەحەتێک، هەندێکیان دانێ هەنگجوونێکت پێ دەفرۆشە بە 30 40 50 100 هەزار، یان ئاوێکە دەڵێ وەڵا مە قورئانی لەسەر خوێنراوە، یان ئەڵێ وەرە با دوعایەکت بۆ بکەم بۆ ئەوەی زەواجت ئاسان بێت، یان وەرە با دوعایەکت بۆ بکەم بۆ ئەوەی پیاوەکەت بۆت باش بێ، یاخود ژنەکەت بۆت باش بێ. ئاگادار بە هەر کەسێک پێچی وت وەرە دوعایەکت بۆ دەکەم بۆ ئەوەی پرۆسەی هاوسەرگیریت بۆ ئاسان بێت، یان بە تایبەت ئافرەتان بۆ ئەوەی قسمەتت هەڵسێ، و هەر کەسێکیش وتی وەرە با دوعات بۆ بکەم بۆ ئەوەی پیاوەکەت نەرم بێت لە ماڵەوە، باش بێت لەگەڵت، و یاخود بە پێچەوانەوە خێزانەکەت باش بێ لەگەڵت، بزانەوە سحر و جادووە. بزانە ئەگەر ئەوە سحر و جادووە، ئەگەر بێت و پێنج فەردەش لە مزگەوتا بیبینیت، هەڵمەخەڵەتێ. هەندێک کەس هەیە بەهۆی ڕوقیەوە تووشی کوفر و شریکش بوون، خوای گەورە پەناماندا. بە قوفڵ خوای گەورە چ پێویستی بە قوفڵە؟ خوای گەورە چ پێویستی بە وەرەقە و قەڵەمە تاوەکو ئەو دوعایەت قبوڵکەوە؟ پێتیش ئەڵێ ئەو دوعایە بکە قەت خۆت نەکەی بیکەیتەوە مەفعولەکەی بەتاڵە بێت. ئەمە هەمووی جادووە، ئەمە هەمووی سحرە. ئاگادار بن برایان و خوشکانی بەڕێز، و بە تایبەت ئافرەتان، چینی ئافرەتان هەڵە خەڵەتێنرێن زوو. واللهی براکانم بابەتی وا ڕووی داوە لە ڕوقیە بە ناوی ئەوەی ڕوقیە بۆ خەڵک ئەکرێت. والله شەرمەکەم لەسەر منبەری پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام باسی کەم. زینا ڕووی داوە، زینا بەهۆی ڕوقیەوە خوای گەورە پەناماندا. منداڵی نابێت دەچێتە لای، زینای لەگەڵی کردووە، خوای گەورە پەناماندا. بۆیە هەڵمەخەڵەتێ، خێزانەکەت نەخۆشە مەی بەلای ئەم مەلاو ئەو مامۆستایە خۆت، بەبێ ئەوەی خێزانەکەت داواکە، پێش ئەوەی خێزانت داواکە خۆ فاتحە ئەزانیت، هەمومان فاتحەمان لەبەرە، ئیدە فاتحە بەسەریدا بخوێنە بەبێ ئەوەی ئەو داواکە، معەویدەتەین بخوێنە، بۆ ئەی بیتە لای ئەم و ڕاکە، بۆ لای ئەو مڕەقی ڕاکە، بۆ لای ئەو قورئان خوێن ڕاکە، بۆ لای ئەم مەلا، ئیتر ناحەوێنەوە. کاکە بوو واکەی دە ئارام بگرە، دان بە خۆت تا بگرە، پێشەوەی خێزانەکەت داواکە خۆت بەسەریدا بخوێنە بۆ ئەوەی لەو کۆمەڵە دەرنەچێت. سەعیدی کوڕی جوبەیر دووبشکە پێوەیدا، دایکی ترسا لەسەری زۆر، وتی ئیلا دەبێ بت بەم بۆ لای یەکێ بەسەر تا بخوێنێت. بڵێ ئەگەر دووبشکە و مار لە دەستیدا بۆت هەیە بخوێنی لەسەریدا. سەعیدی کوڕی جوبەیر بۆەوەی دڵ دایکی نەشکێنێت ڕۆیە لای ئەو کەسێک بۆی قورئان بەسەریدا بخوێنێت، بەو جێگایە هەستا چی کرد؟ بۆەوەی لەو کۆمەڵە خەڵکە دەرنەچێت کە دەچنە ناو بەهەشت بەبێ حیساب و کتاب، دەستەکەی دیکەی داپی، ئەو دەستەی نەداپی کەوا دووبشکە پێوەی داوە، ئەو دەستەی دیکەی داپی، بۆی لەو کۆمەڵە خەڵکە دەرنەچێت. بۆیە براکەم لا یەستەرقون، داوای ڕوقیە لە کەس ناکەن. ئەگەریش داواکردنی ڕوقیە لە شەرعا جائزە، بەڵام ئەمانە ئەوەندە تەوەکولیان بەخوای گەورە بەهێزە داوا ناکەن. ئەمە صیفەتی یەکەمیان. صیفەتی دووەمیان لا یەکتەون، داخکردن بەکار نایەنن بۆ چارەسەر. ئەها ئەلکەی داخکردن، تا ئەتوانی ئاگر بەکار مێنە، داخکردن بەکار مێنە بۆ چارەسەر. ئەمە براکانم وەلەو داخکردنیش کە چیش داخکردن لە شەرعا ڕێپێدراوە بۆ چارەسەر بەکاری بێنیت، بەڵام ئەم جۆرە کەسانەکەوە واز لە داخکردن دێنن کە بۆیانیش هەیە بەکاری بێنن، بەڵام ئەوە نەمتمانەیان بەخوای گەورە بەهێزە بەکاری نایەنن، بۆیە خوای گەورە بەمە خەڵاتیان دەکات کە دایان کاتە ناو بەهەشت بەبێ حیساب و کتاب. بۆیە تا دەتوانیت داخکردن بەکار مێنە، بالۆکەیە دەرچۆ لەسەر دەستت بەداخ بەکاری مێنە، چارەسەرە دیکە بەکار بێنە. ئاگر تا دەتوانی بەکاری مێنە بۆ چارەسەر، یان داخکردنی لوتە، یاخود سنەتی مناڵە، ئەها بەو وەک ئوتووە ئەیکەن تاوەکو دەتوانی خۆت بپارێزە. و ئەگەریش بەکارهێنانی جائزە لە شەرعە، بەڵام ئەمانە ئەوەندە متمانەیان بەخوا هەیە، ئەوەندە پشتیان بەخوای گەورە بەستیوە،
داخکردن بەکار نایەنن. عمرانی کوڕی حوسەین دەفەرمێت 30 ساڵ نەخۆش بووم، 30 ساڵ نەخۆشیەکم لەگەڵدا بوو، پێشتر گوێم لە سەلامی مەلائیکەتەکان دەبوو، بەڵام ئەڵێ کاتێک داخکردنم بەکارهێنا بۆ چارەسەر بۆ عیلات، لەو ڕۆژەیکەوە داخکردنم بەکارهێنا گوێم لە سەلامکردنی مەلائیکەتەکان نەدەبوو. لا يسترقون لا يكتوون، داخکردن بەکار نایەنن. سەیەم صفەتیان ولا يتطيرون، شومێتی و ڕەشبینی ناکەن. شوم نین، یعنی هەندێک کەس هەیە بەڕەقەم شومە، ئەڵێ فڵان کەس پەرژین بێ لە ڕووی ئێوەی خۆشەویست، ئەمە شرکە، الطیەرەة شرک. پێغەمبەر دەفەرمێت عەلەیهی السەڵاتو وەسەلام ڕەشبینی شومێتی شرکە. فڵان کەس ناوچەوانی ڕەقەم 13ەیە کە بیبینم تووشی زەرەرێک دێم، ئەوە شرکە، تووشی شرک بوویتە، ئاگاداری خۆت بە. یان شومێتی دەداتە پاڵ ڕەقەم 13 یان ڕەقەم 6 یان ڕەقەم 5، ئاگادار بە. یان شومێتی دەداتە پاڵ مانگ، ئەڵێ مانگی سەفەر بۆم نایە، لە مانگی سەفەر من بۆم نایە، ئەوە ئاگادار بە تۆ تووشی شرک بوویتە. یان شومێتی دەداتە پاڵی چەند باڵندەیەک، فڵان باڵندە ببینێت دەڵێت تەواو ئێستاکە ئەمڕۆ کێشەیەک دێتە سرم، ئاگادار بە ئەوە شرکە. یان شومێتی دەداتە پاڵی پشمین، ئیتر بەنیازی سەفەرە یاخود شتێکەیە، ئەگەر کەسێک یەک جار بپشمێت دەڵێ ئەو سەفەرە ناکەم، یاخود تەواو ئەو ئیشە نابێت، ئەوە شرکە، ئاگادار بە. یان ئەگەر دوو جار بپشمێت دەڵێ ناوە ئیشەکەم بۆ دەبێت، ئەوە شرکە، ئاگادار بە. هەر کاتێک تووشی ئەمە بووی کەفارەتی هەیە، خێرا کەفارەتەکەی بدە بۆ ئەوەی لەسەرت نەنووسرێت. کەفارەتەکەی چییە؟ هەر کاتێک شومێتی و دایە پاڵ شتێک، ڕەشبینی دایە پاڵ شتێک، خێرا بڵێ اللهم لا طير إلا طيرك ولا خير إلا خيرك ولا إله غيرك. ئەمە پێغەمبەر عەلەیهی السەڵاتو وەسەلام دەفەرمێت هەر کاتێک شومێتی و ڕەشبینیتان دا بە پاڵ شتێک، خێرا ئەم دوعایە بکەن، ئەو تاوانەتان لەسەرا لاچێت. اللهم لا طير إلا طيرك ولا خير إلا خيرك ولا إله غيرك. واتە خودایە هیچ شومێتیەک نییە ئللا ئەوە نەبێت کە تۆ داوتەتە پاڵیەوە، و هیچ خێرێک نییە ئللا ئەوە نەبێت کە تۆ نووسیوتە، و هیچ خودایەک و هیچ پەرستراوێک شایانی پەرستن نییە بە حەق جگە لە تۆ. لە چوارەمینی براکەم وعلى ربهم يتوكلون، ئەمە صفەتی چوارەمیانە کەوا کۆکردەوەی هەر سێ صفەتی یەکەمیشە کە ئەمانە پشت دەبەستن بە خوای گەورە.